لە هەر زوونێکدا دەسەڵاتی ئەو زوونە بەرپرسە لە دابینکردنی خزمەت گوزاریەکان، لە دابینکردنی موچە، لە دابینکردنی پێداویستیەکان لەو داخوازیانەی کە جەماوەری ئەو زۆنانە هەیەە، نەک ئەوەی کە ئێستا بۆ من لە بزتنەوەی ئەخیری مامۆسایان و فەرمانبەراندا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێگەی ئۆپۆزیسیۆندا خۆی نیشان دەدا، لە پێگەی ئۆپۆزیسیۆندا خۆی نیشان دەدا، دەهات دەیگوت ئێمە لەگەڵ پشتیوانی مانگرتنان و خۆپیشاندەرانی مانگرتوانین لە پشتیوانی مامۆستایان و فەرمانبەرانین. بۆچی بوو ئەمە لەلایەکەوە بۆی شانی خۆی خاڵی بکاتەوە لەوەی کە بەرپرسیارەتی زوونێکە و بەرپرسیارەتی وەڵامدانەوە بەخواستی مامۆستایان و فەرمانبەرانی لەسەر شانە، لەلایەک کەشەوە لەو ڕێگەیەوە دەویست بیکاتە گوشارێک لەسەر پارتی بۆ ئەوەی لە کابینەی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمدا کەڵک لەو ناڕزایەتیانە وەربگرێت. لەو لاشەوە پارتی ئاگامان لێبووکە نەکە ڕێگەی نەدا لە دهۆک و هەولێر کە بڕیار بوو مامۆسایانی گرێبەس خۆپیشاندان بکەن ڕێگە بدا ئەوە بکەن، تەنانە ڕێگەی ئەوەشی نەدا کە لە سلێمانیەوە خەڵکێک ڕۆشتن بۆ ئەوەی کە مانگرتنەکەیان و ناڕزایەتەکەیان بەرنە هەولێر و ئەو پەیامە لە هەولێریش ڕوبەرە سەڵات ڕابگەێنن، بەڵام پێشوەختە پارتی لە ڕێگەی میلیتاریزەکردنی شوێنەکان و لە ڕێگەی ڕێگریکردن هەر لە دێگەڵا لە سەیتەرەکان و بەدابەزانی هێزێکی یەکجار زۆر بۆ ڕێگری لێکردنیان ڕێگەی نەدا ئەم مانگرتنە بگوازرێتەوە بۆ ئەوێ.